دوای ئەوەی داناڵد ترامپی سەرۆکی پێشوو لە کەیسی پێدانی پارە بۆ دەمکوتکردن هێنرایە بەردەم دادگایەک بۆ تاوتوێکردنی تۆمەتەکانی دژی ئایا ترامپ چۆن سەر و سەودا لەگەڵ بەرگریکردن لە خۆی دەکات. ئەوە شتێک نییە کە جیمز ترەستی پارێزەرەکەی پەرۆشی ئاشکراکردنی بوو بێت کاتێک کەناڵی ABC لە بەرنامەی ئەم هەفتەیەدا چاوپێکەوتنی لەگەڵدا کرد، بەڵام ئەو باسی لە دۆخی گشتی دەرونی ترامپ کرد. هەر کەسێک لەلایەن لە کۆڵەروانی فیدراڵی و داواکارانی گشتی لە نیویۆرک بکرێتە ئامانج بە دڵنیاییەوە کەسەکە کەمێک دەسڵەمێتەوە و پێی وایە ئەمە هەواڵیشی ناخۆشە، ئەمە بۆ من کارێکی خراپە، بەڵام ئەوە بە خێرایی دەگۆڕێت بۆ وێنە گەورەکە و وێنە مێژوویەکە و من هاوڕام لەگەڵەوەی کە ئەمە ساتێکی خراپە بۆ ئەم وڵاتە. ترامپ ڕوبەرووی 34 تۆمەتی ساختەکردن لە تۆماری بازرگانی نیویۆرک دەبێتەوە سەبارەت بەوەی ئەو گوایە فەرمانی دابوو کە پارە بۆ دەمکوتکردن بدرێتە خانمە ئاکتەرێکی فلیمی سێکسی، ئەوەی زانیاری زیان بەخشی لەسەر ترامپ لابوو بەر لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ساڵی 2016 ئەو دانی نەنابەوەی کە تۆمەتبارە. ساختەکردن لە تۆمارەکانی بازرگانیدا تاوانێکە ئەگەر ئەوە بەشێک بێت لە پلانێکی ساختەکاری. لە هیچ شوێنێکدا لێرەدا بە دیاریکراوی نابینم کە بە تەواوی ساختەکارێکە چی بووە. کۆمەڵێک کێشەی دیکەشان کە پەیوەندیان بە یاسای بەسەرچوونەوە هەیە. شکستێنانی ئەو لە دیاریکردنی بە تەواوی ئەو تاوانەی دیکە کە ئەنجام دەدرا چی بووە. ئەمەش ئەوە دەکاتە تاوانێکی گەورە. بیل بار ئاماژەی بەوە کرد ئەوەی کە زۆر مەترسیدارە ئەوەیە کە لێکۆڵینەوە فیدراالەکە ترامپ ڕوبەرووی دەبێتەوە هەبوونی بەڵگەنامە نهێنیەکانی لای ترامپ بوون. حکوومەت وا لێکۆڵینەوە دەکات لەوەی کاتا چ ڕادەیە گەمە کراوە و کۆسبخستنە بەردەم هەبووە، هەروەها ئەو بەڵگەنامانەیان لێ شارداوەتەوە. جیمز ترەستی پارێزەرەکەی ترامپ گوتی لە ئێستادا هیچ بەڵگەنامەی دیکەی نهێنی لە دەستی سەرۆکی پێشوودا نەماوە. ئێمە بە شێوەیەکی پیشەی کارمان کردو و پابەندی بنەماکانی ئەخلاقی بووین. هیچ پرسێکی دیاریکراوی هەڵپەسێدراو نییە کە پەیوەندی بە پابەند بوون بە بانکێژنامەکەوە هەبێت. هاوکاتی ئەوەی ترامپ هێشتا بەرهەڵستی دەکات، بەڵام سەپاندنی بری غەرامەی گەورە بەسەریدا و هەروەها تەنانەت زیندانیکردنی بە دوور نازانرێت لە کەیسەکانی دیکەی پەیوەست بە گوایە هەوڵەکانی بۆ هەڵوەشاندنەوەی ئەنجامی هەڵبژاردننی ساڵی 2020 و هەروەها هێرشەکەی شەشی مانگی یەکی ساڵی 2021 کرایە سەر باڵەخانەی کۆنگرێس. بەگوێرەی 14هەمین گۆڕانکاری بەشی سێی پلانی پشێوینانەوە و یاخیبوون واتای ئەوەیە ئەو ناتوانێت جارێکی دیکە پۆستی فیدراڵی بگرێتەوە دەست. شارەزایانی یاسایی دەڵێن ئەوان چاوەڕوانی ئەگەرێکی بە فەرمی تۆمەتبارکردن و حکومدان ناکەن لەسەر ئەم لێکۆڵینەوانە بەر لە هەڵبژاردننی 2024 ڕوو بدات. ترامپ کە هەڵبژاردننی 2020 دۆڕاند وا خۆی دووبارە بۆ سەرۆکایەتی کاندید دەکاتەوە. بۆ ڤێرۆنیکا بالدێراس ئیگلیسیاس سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.